من ساڵی 2020 بەشی ژمێریاریم تەواو کردووە، تەخەڕوجم کردووە. ئێستا لە کۆمپانیایەکە محاسبم، ژمێریارم. بڕوا هەبە 6 مانگە لەو کۆمپانیای ئیشەکەم بەقەدەر 6 ساڵ بەس خەفەتم خواردووە. یعنی دوو جار داوای هاوسەرگیریم بۆ هاتووە کە هاتوون لەو کۆمپانیا پرسیاری منیان کردووە بۆ هیچ لوبەرگەکەمەوە یەک دنیا قسەی تریان بۆ هەڵبەستم، یعنی 1 ملیۆن شتیان بۆ هەڵبەستم، تۆمەتی ئەخلاقیان خستۆتە پاڵم، بەس لەبەرچی لەبەرەوەی تەنورەکەم فەتحەیەکی تایە، بەس لەبەر خاتری ئەوە. ئەنی لەبەرەوەی من جلەکانم تۆزێک ڕووتە، لەبەرەوەی قاچم دەرەکەوێت، لەبەرەوەی قژم دەرەکەوێت، لەبەرەوەی ملم دەرەکەوێت، یەک دنیا قسەی تریان خستۆتە پاڵم کە ئەسڵەن هیچ ڕەبتێکی بەسەر منەوە نیە ئەو قسانە. لە دایرەکەتان قسانە ئەکەن لەسەر. و یعنی من کە بەنەوەیەک جلەبەرەکەم لە نوکی پێمەوە تا تەپڵی سرم بە سێری ئەکەن ئەم خەڵکە، ینی نازانم بۆ سێری چی ئەکەن. ئەنی من بۆچی مەجبورم جلوبەرگی خۆم بگۆڕم؟ ئەی بۆ خەڵک مەجبور نیە چاوی خۆی بگرێ، ینی من تاکەی خۆمان بگۆڕین، تاکەی بە دڵی خەڵک بکەین. ئەی خەڵک بۆچی چاوی خۆی ناگرێ؟ ینی نازانم من بۆچی بێ بە دڵی خەڵک هەڵسوکەوت کە بوون جلەبەرکەم. ئەمە تاکەی نابڕێتەوانێ، ئەنی ئەم شتە زۆر منی بێزار کردووە. بەڕاستی بۆ تێکێشەی سەرەکی من لە ژیانمە و ئەرز بیە لە ئاسمان من جلوبەرگی خۆشم ناگۆڕم. ئەنی هەتا بەیانی قسەم لەسەرکرێ من جلوبەرگی خۆم ناگۆڕم. کە تۆ چیتە ئەو شوێنی کە تەعین بیلی پێشتر نەیانوت بکە ئەمە جلوبەرگە بێ بەم شێوازە بێ لێرە هیچیان نەوتووە؟ وتیان هەر بەدڵی خۆ تەنیا وێ شیک پۆش بیت و تاو. هیچیان نەوتووە لای مدیرەکەم. ئەنی کێمە دەرەوانەی یەک دنیا قسەم لەسەر ئەکرێ، ئەنی هەر گوێم لە ورتە ورتە لە تۆمەوانێ ناوێرم بچمە ژووری ئەو مدیرە و بێمە دەرەوانێ هەر ئەوە نازانم مۆزوعێکی تازە لەسەر من دروست کراوە، ئەنی نازانم هۆکارەکەی ئێمە چێ لەبەرەوەی تەنورەم لەبەرایە. بەڵام ئەمە هۆکارەکەی نییە بەڕاستی، لەبەرەوەی من کەسێکم کە چالاکەم، لەبەرەوەی کە من زیاتر ئیشەکانم ڕائەپەڕێنم، وریاترم لەوانی تر، ئەنی پێیان ناخۆشە. چوم تەجمیلی لوتم کردماوەیەک لەمە پێش، ینی قسەی وان بیستەوە لە هاوپیشەکانم کە بەحسا مدیرەکە پارەی تەجمیلی لوتەکەی منی یاوەکە ئەو مدیرە هیچ ڕەبتێکیشی نییە بەسەر منەوە. ئەی نازانم چ بکەم دکتۆرە، ئەنی ئەم خەڵکە نازانم بۆ واکەن تەداخلی هەموو شتێکم، مکیاجەکەی تەداخولەکەم، پانتۆ لەبەرەکەی تەداخولەکەن. ئەی بەڕۆ چی پێتەڵێن کە بەڕۆ ئەدبینن چی ئەڵێن؟ وەڵا بە ساقۆ بە قوربان ببن ئەڵێن جوانی تەوانێ هەزار شتەڵێن. ئەمە بۆ ناکەی ڕۆژێک پانتۆڵم لەبەرکران بۆ تەرورۆ لەبەر نەکردو، ئەنی خۆشە لە خۆیان تێناگەڵن ناڵی شێن و لە بزماری شێن، ئەنی نازانم چی بکەم بەدەست ئەوانەوە. ئێستا خۆم بگۆڕمیان خۆم نەگۆڕم، کە خۆمە گۆڕم تۆزێک بە خۆمە ئەچموانێ ئەم هێننەوە تایمی خۆمەڵێن وڵات تەنورە لێ جوان بوو، وەڵا ئەمە دیار بوو جوانتر بوو. ئەی نازانم چی بکەم. بە کارگوزاری کۆمپانیاکە بەنگلادیشیە کە تەنانەت ئەویشیان فێر کردە بۆ پاوانەیەکم لە پێیا بوو، ڕۆژێکیان بەلای ڕۆشتمتی بە ساقی پاوانەکە بوومە، نازانم چی بکەم ئێستا دکتۆرە. بەڕاستی من ژیانم تاڵ بوو بەدەستیانەوە. هەر ئەوێنا لە بازاری شایان ئەچی بۆ مۆڵێکیش، ینی ئەبی بفلیمیەوە ئالەمە نازانم بۆ سەیرەکەن.